بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەش دەکەم. بیرەوەری 72 ساڵەی شەهیدکردنی پێشەوای نەمر قازی محەممەد دەکەمەتەوەری ئەمڕۆی بەرنامەکەم. لێرەوە ڕێز و سڵاو و حرمەتم هەیە بۆ گیانی پاکی شەهیدی بەناحەق شەهیدکرا و پێشەوا قازی محەممەد، جوانترین سمبولی نەتەوەی ئێمە و سەرجەم شەهیدانی ئازادی کورد و کوردستان. خوای گەورە ڕۆحی پێشەوای شەهید قازی محەممەد و هاوڕێیانی و شەهیدانی تری کورد و کوردستان بە بەهشتی نەبڕاوەی خۆی شاد بکە. مام هێمنی مکریانی بەڕەحمەت بێدە فەرمێ لە چوارچرای مەهاباد لە کانگای بیری ئازاد دەستی ڕەشی ئیستیبداد چەقاندی داری بێداد. لە کاتی نیوەشەوە لە گەرمەی شیرین خەوە کرا کاری ناڕەوە لە داردرا پێشەوە. شەوی سی لەسەر سیویەکی سی 1940 واتە 72 ساڵ بەر لە ئێستا بە دەستێکی ڕەش شەمشەمە کوێرەکانی ئازادی نەیارانی کورد و کوردستان توانیان یەکێک لە سمبولە هەرە جوان و کاریگەر و مەزنەکانی ئێمە پێشەوا قازی محەممەد و هاوڵەکانی شەهید بکەن و لە سێدارە بدەن. دوایەوەی لە 29 سێ لە دادگایەکی ڕووکەشدا دادگایەکی ڕواڵەتیانەکران و دوای 2 ڕۆژ لە دەرکردنی ئەو بڕیارە ناڕەوایە لە چوارچرای مەهاباد لەو شوێنەی کە قازی محەممەد دەوڵەتە ساواکەی خۆی تیا بەرقەرار کرد و ئاڵای پیرۆزی کوردستانی تیا چەقاند لە سێدارە دران. ئەمڕۆ سبەینێ دەبێتە 72 ساڵ بەسەر تێپەڕبوون بەسەر شەهیدکردنی ئەو سمبولە جوانەی ئێمەدا. ئێمە لەم بەرنامەدا باز لە گەورەی و کاریگەری پێشەوای شەهید قازی محەممەد و دەوڵەتەکەی و ئەو بەرهەمانەی کە لە ڕێی کۆماری مەهاباتەوە بۆ کوردی فەراهەمێنان و لە بیرەوەری ئێمە و ئێستای ئێمەدا قازی چ گرنگی و چ پێگە و چ ڕۆڵێکی. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سەلام عەبدولکەریم مامۆستای زانکۆ و شارەزای بواری مێژووم کردو. دکتۆر گیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش. قازی لای جەنابەت وەکو مامۆستا و مامۆستایەکی مێژوو وەکو شارەزایەکی مێژوو چی دەگەیەنێ؟ بەناوی خوای گەورە میهرەبان سپاس بۆ کەناڵی پەیام، سپاس بۆ ئێوەی بەڕێزیش. بێگومان لە ساڵیادی شەهیدکردن و لە سێدارەدانی پێشەوا قازی محەممەد جوانترین درود و سڵاو دەنێرین بۆ ڕۆحی پاکی پێشەوا قازی محەممەد و سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی و ڕزگاری و سەربەخۆی کوردستان. بێگومان بوونی پێشەوا قازی محەممەد لە جوڵانەی و ڕزگاری خوازی کوردیدا دەمانجێڕێتەوە بۆ بابەتێکی گرنگتر کە بریتێ لە پەیوەندی نێوان ئاین و نەتەوایەتی یاخود ئاین و ناسیۆنالیزم کە بە درێژایی قۆناغە مێژوویەکانی بزوتنەوەی و ڕزگاری خوازی کوردی هەمیشە پیاوە ئاینیەکان پێشەوای ڕاپەڕینەکانی کورد بوون و پێشەنگی خەبات و بەرخودان و جوڵانەوە و بەرەنگاری میلەتەکەیان بوون لە پێناوی دەستەبەرکردنی ماف و ئازادیە ڕەواکان. و گرنگە ئێمە لە ساڵیادی شەهیدکردنی پێشەوا قازی محەممەددا بگەڕینەوە بۆ سەرەتاکانی هاتنناوی پیاوانی ئاینی و شێخەکان و پیاوە ئاینیەکان وەگرتنە دەستی جڵەوی شۆڕش و ڕاپەڕینەکان. ئێمە دەزانین لە دوایین میرنشینی کوردی کە میرنشینی بۆتان کۆتایی پێدێ ئەو ڕایاڵەی کە میرەکان بوون بە میرنشینەکانەوە ئەبەسرانەوە و میرنشینەکانیش بە هۆز و عەشیرەتە کوردیەکان ئەبەسرانەوە ئەو ڕایاڵەیە دەبچڕێ لە بەرەی دوایین میرنشین کە لە سەردەستی دەوڵەتی عوسمانی کۆتایی پێدێت کە میرنشینی بۆتانە هەم میرنشینەکان کۆتاییان پێدێ هەم عەشیرەتەکانیش بەبێ ڕایاڵ و سەرێک دەمێننەوە. بۆیە دوایی ڕاپەڕینەکەی ئەزانشێریش لە ساڵی 1955 ئیتر هەتاوەکو ساڵی 1970 کە ڕاپەڕینی شێخ عوبەدڵای نەهری دەست پێ دەکا بۆشاییەک لە جوڵانەی و ڕزگاری خوازی کوردی لەسەر تاپای ناوچەکانی کوردستانی گەورە دێتە ئاراوە و لێرەوە هیچ کەسێکیکە ناتوانێت لە ڕۆ کۆمەڵایەتیەکەی و لە ڕۆ سیاسیەکەی بتوانێت ڕابەرایەتی ڕاپەڕینەکانی کورد بکە و ڕابەرایەتی جوڵانەی و ڕزگاری خوازی کورد بکە. بۆیە لێرەوە دەرفەتێک دێتە ئاراوە و تەنها ئەو بۆشایی کە دێتە ئاراوە پیاوانی ئاینی دەتوانن شێخەکان شێخانی تەریقەت دەتوانن ئەو بۆشایە پڕ بکەنەوە. لەبەر ئەوەی ئێمە دەزانین لە سەردەمی بوونی میرنشینە کوردیەکانیشدا هیچ میرنشینێک ئامادە نەبووە مل بۆ میرنشینەکەی تر دابدا و بەداخەوە لەبەر نەبوونی یەکێتی نەتەوەی نێوان میرنشینە کوردیەکان میرنشینەکان پەرتەوازن هەر ئەوەش بەشێک لە هۆکارەکانی کۆتایی پێنانی میرنشینەکانی یەک بە یەک. بۆیە پیاوە ئاینەکان لەبەر ئەوەی پێشتریش دەیان ڕاز و نهێنی و دەیان پرس و ڕاوێژی میری میرنشینەکان و سەرۆکی عەشیرەتەکان لە لای پیاوە ئاینەکان بووە و بە حکمی ئەو پێگە ئاینی و دنیای پیاوانی ئاینی لە کۆنەوە تاوکو ئێستا ئایانە
لەو سەردەمەدا سەرجەم هۆزە کوردیەکان پەنادەمنە بەر شێخ عەبدوڵڵای نەهری و لێرەوە ئیتر لە ساڵی 1970 ڕاپەڕینی شێخ عەبدوڵڵای نەهری دەست پێ دەکات و پیاوانی ئاینی دێنێ ناو جوڵانی ڕزگاری خوازی کوردیەوە و دوای شێخ محمودی نەبرمانێ شێخ سەعیدی پیرانمانێ شێخ عەبدولسەلامی بارزانیمانێ هەتاوەکو دەگاتە قۆناغەکانی دواتریش کە هەموو ئەوانە بەشێکن لە سەرەتەکانی هاتە ناوی پیاوانی ئاینی هەتا دەگاتە سەردەمی قازی محەممەد و دواتریش مەلا مستەفای بارزانی. بێگومان بوونی قازی محەممەد لەو سەردەمەدا کە هەر لە سەرەتایی گەنجێتی و سەرەتای خوێندنی بە چاوەڵهێنانی بۆ بارودۆخەی کە لە ڕووی سیاسی و ئابرووی کۆمەڵایەتیەوە ڕۆژهەڵاتی کوردستانی تێدا بووە و لەژێر ڕژێمی شانشایی ئێراندا بووە بارودۆخێکی نەهەموار بووە سەرباری ئەوەش کە بارودۆخەکە نەهەموار بووە دەرەبەگ و پیاوانی خاوەن زەویزارەکان زوڵمێکی زۆریان لە جوتیارە کوردەکان کردووە بۆیە هەمیشە هەر لە سەرەتاوە قازی محەممەد وەکو پیاوێکی ئاینی پیاوێکی خەباتگێڕی نەتەوایەتی دژی زوڵم زۆری پیاوانی دەرەبەگ بووە و هەمیشە پشتگیری چینی ڕەشوڕوت و چینی چەوساوەکانی کردووە پشتگیری جوتیارەکانی کردووە و بوونی قازی محەممەد لە مێژوودا هێمایە بۆ درێژە پێدانی ڕێبازی شێخانی تەریقەت و پیاوانی ئاینی لە داکۆکیکردن لە مافەکانی گەلی کورد و گرتنەدەستی جڵەوی خەباتی نەتەوایەتی. دکتۆر هۆکار چێ دوای تێپەڕبوونی 72 ساڵ بەسەر شەهیدکردنی پێشەوە قازی محەممەددا هێشتا قازی لای کورد و کوردستانی هەر چوار پارچەش سمبولی بەرخودان و خەبات و تێکۆشان و هەوڵدانە بۆ ئازادی میلەتەکەی لە کاتێکا دەیان شێخی تەریقەت و سەرکردە و شۆڕژگەڕی تریشمانە بووە بەڵام هەستەکەین قازی پێشڕەوی هەر هەمویانە. بێگومان ئێمە دەزانین هەر یەکێک لە پیاوانی ئاینی و شێخانی تەریقەت و سەرکردە مێژوویەکانی گەلی کورد هەریەکە و ڕۆڵ و مەکانەتی خۆی هەیە بەڵام ڕۆشنایی زیاتر لەسەر قازی محەممەد دەگەڕێتەوە بۆ یەکەمین کەسێکە کۆماری کوردستانی لە شاری مەهاباد ڕاگەیان لەو بارودۆخە ناهەموارەی کە هەبووە و قازی محەممەد توانی لە ماوەی 10 تاوەکو 11 مانگدا کۆمەڵێک کاری گرنگ بکە لە پێکێنانی کابینەی وەزاری کۆمارەکەی و هەروەها لە ڕێگەی بایەخدان بە بوارەکانی زانست و ڕووناکبیری زمانەوانی ئاین بواری زەویوزار بواری داد و هەسەرجەم بوارەکانی تر و قازی محەممەد جیاواز لە بەشێکی زۆر لە سەرکردە مێژوەکانی کە ئامادە نەبوو خەڵکەکەی خۆی جێبهێڵێ و ئامادە بوو لەگەڵ ئەوانە بمرێت و وتێکی جوانی شەیە کە دەڵێ ئێمە بە پێوە دەمرین بەڵام لەسەر ئەژنۆ ناژین کە ئەمە ینی دەیان و تەیتری گرنگی وەسێتەکەی کە باز لەوە دەکا ئەڵێ شەهیدبوون لە پێناوی میلەتدا میلەت و خاکدا گەورەترین شانازی و سەربەرزیە کە داوا دەکا کە ڕەنگە ئەمە بە نسیبی هەموو کەسێک نەبێ بۆیە کارەکانی قازی محەممەد خەباتی ڕەوای قازی محەممەد هەم لە ڕووی ئاینی هەم لە ڕووی نەتەوایەتی و بایەخدان بە خزمەتکردنی میلەتەکەی و دامەزرانی کۆمارێکی گرنگ و جێنێهێشتنی خەڵکەکە و مردن و ژیان لەگەڵیانە ئەمە وای کردووە کە قورسایەکی گەورە بۆ قازی محەممەد بگەڕێتەوە بۆ پێشەوای مەزنە بگەڕێتەوە و ئێمە بتوانین لە هەموو سەردەمێکدا بە شێوەیەکی سەربەرزانە باسی بکەین. دکتۆر تا ئێستا دیاردەیەک هەیە کە لە کۆماری مەهاباد و بە پێشڕەوایەتی قازی محەممەد دەیبینین ئەویش تێکەڵکردنی خەباتی پارچەکانی تی کوردستان و کۆکردنەوەیان لە بۆ کۆڵێ لە کۆماری مەهاباددا 2000 بەرزانی بە پێشڕەوایەتی مەلا مستەفای بەرزانی کردنی مەلا مستەفای بەرزانی بە یەکێک لە ژەنەراڵەکانی کۆمار ئەمە جۆرێکە لە تێکەڵکردن و هەستکردن بە خەباتی نەتەوەیی پارچەکانی تی کوردستان ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە ئەم هەستە؟ بێگومان ئێمە ئەم جۆرە بیرکردنەوەی پێشتریش لە سەردەمی میرنشینەکانیش بەدی دەکەین پەیمانی پیرۆز کە میر بەدرخان پاشا ئەو پەیمانە پیرۆزە بوو بەسی بۆ نزیکردنەوەی میرنشینەکانی ئەو سەردەمە بوو کە پێکەوە بتوانن یەکێتێکی نەتەوەی دروستکەن لە بەرامبەر داگیرکاریەکانی ئێران و دەوڵەتی عوسمانیدا بوەستنەوە ئینگلیزیش بوەستنەوە بۆیە لە سەردەمی قازی محەممەدیشدا ئەم هەوڵ هاتە ئاراوە و جۆرێک لە یەکێتی نەتەوەی دروست بوو و سەرجەم پارچەکانی کوردستان بەرگریان لە ڕاگەیاندنی کۆمار کرد و بەرگریان لە ئەو هێرشە ناڕەوایەشە بوو کە ڕژەمی شاهنشایی ئێران لەو قۆناغە کردی سەر کۆمار و ڕوخاندنی بۆیە کارکردنی قازی محەممەدیش بەو شێوەیە و چوونی بارزیانەکانیش بۆ کۆماری کوردستان لە مەهاباد و بەرگری لێکردنی ئەمە نیشانەی ئەوەیە کە لە هەموو بەشێکی زۆر لە سەردەمە مێژوویەکانە خەباتی نەتەوایەتی کورد خەباتێکی ڕەوا بووە و خەبات لە ڕۆژاواتی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری کوردستان و باشووری کوردستان تێکڕا ئامانجەکەی ڕزگاری نەتەوەییە و سەربەخۆی نەتەوەییە و دامەزرانی قوارەیەکی نەتەوەییە کە وەکو هەموو نەتەوەکانی تری دنیا ئەم میلەتەش مافی خۆی هەبێ خۆی بەڕێوە ببا و بە زمانی ڕەوای بە زمانی ڕسمی خۆی بخوێنێ
و بە ئاینی خۆی بتوانێت حکومڕانی ناوچەکانی خۆی بکەوە بە شێوازی بەرگریکردن لە مافەکانی خۆی. زۆر باشە. دکتۆر دەگوترێت دوای شێخ عوبەیدوڵای نەهری قازی محەممەد تاکە سەرکردەی کووردە کە لە ڕێی دانوسەندن و گفتوگۆ حیوارەوە توانیوێتی بۆون پێشتر پێگەیەک بۆ دەوڵەتەکەی فراهەم بێنێ. سەردانێک لە دوایەکانی قازی بۆ باکۆ و سەرانی سۆڤێت و بینینی سەرکردەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هەوڵە دیبلۆماسیەکانی قازی ئەژمێرێن لە پێناو جێگیرکردن و پتەوکردنی بناغی دەوڵەتەکەی. پێگەی دیبلۆماسیانە و ئاینیانەی قازی محەممەد چ گرنگیەکیدا بە دەوڵەتەکەی و بە کاروبارەکان؟ بێگومان وەکوتمان قازی لە بنەماڵەیەکی مەلازادە بووە و ئەمە بەڵگەیەکی ئەوەیە کە ئایلەکەی و بنەماڵەکەی کاریگەریان لەسەر پەروەردەی پێشاوە قازی محەممەدە بووە، لەسەر بیر و بۆچوون و فکری قازی محەممەدە بووە و قازی محەممەد هەمیشە پیاوێکی خواناس و پیاوێکی بە تەقوا بووە، پیاوێک بووە کە خزمەتکردنی میلەتەکەی بە ئەرکێکی ئاینی زانیوە و دواتریش هەوڵەکانی و ئاستی لێهاتووی قازی محەممەد سەردانی باکۆ و هەروەها وتوێژ لەگەڵ سەرانی سۆڤێت و ئەوانە هەموو ئەوانە بۆ ئەو هەوڵانە بۆ ئەوە بوو کە بتوانانی قوارەیەک دابمەزرێنەوە بەکردداریش توانی قوارەکە دابمەزرێنێەوە بە جورئەتێکی زۆر بەرزی مێژویەوە کە مێژوو شایانی ئەوەیە باسی بکە کۆماری ڕاگەیاند، بەڵام بەداخەوە ئیتر بەرژەوەندی وڵاتە جلێزەکان و بێبەڵێنی سۆڤێت و هەروەها ڕەشەکانی وڵاتانی هاوپەیمانان لە سۆڤێت بە تایبەت پاش کۆتاییاتنی جەنگی دووەمی جیهانی ئەمانە هۆکار بوون بۆ ئەوەی کە وڵاتانی هاوپەیمان پەشیمان بنەوە لە پشگیریکردنی مافەڕەوەکانی کورد و پشگیریکردنی دەسەڵاتی ناوەندی ئێران لەو سەردەما و گۆڕانی حکوومەت لە دامەزرانی کابینێنێ بە سەردەمی ئەحمەد خاوەن ساڵتەنا و مانۆڕکردنی سیاسی و توێژ لەگەڵ سەرانی سۆڤێت و لەگەڵ ئەمریکا و لەگەڵ بەریتانیا ئەوانە هۆکارێک بوون بۆ ئەوەی دواتر کۆماری کوردستان کۆتایی پێبێ و بەداخیشەوە ناکۆکە ناخۆیەکان و ملەدانی هەندێک سەرۆگۆزی کوردی لە ناوچەکانی مکریان بۆ دەسەڵاتی کۆمار بە تایبەتیشکە ئێمە دەزانین کۆمار لە ساسی خاکی ڕۆژهەڵاتی کوردستان لێژە دەسابووە. ئەمەش بەڵگەیەکی ترە لەسەروی بەداخەوە کە چەند پلانی وڵاتانی زلهێز لەو سەردەما کە بەرژەوەندیەکانی خوانن لە پێش بەرژەوەندی ملەتی کوردەوە بە هەند وەرگرتە بوو بە هەمان شێوە ناکۆکە ناخۆیەکانی ژۆکارێک بوون. بۆیە بەڕاستی کاتیەوە هاتووە کە ڕووداوە مێژوویەکان بن بە پند و عیبرەت و بن بە مایەی سوود لێوەرگرتنی بە تایبەتیشکە ئێستا ئێمە زای ناکۆکێکی گەورە لە باشووری کوردستان لەسەر مەسەلەی پێکێنانی حکوومەت هەیە کە پێویستە ئێمە ڕووداوە مێژوویەکان ئەم بۆنە و مناسبە یادانەکە هەیە بتوانین لە پێناوی یەکێتی نەتەوەی سوودی لێوەربگرین بۆ ئەوی بتوانین میلەتەکەمان بچێتە قۆناغێکی باشتر و خزمەتی باشتر. زۆر باشە. دکتۆر باست لە پلان و بێبەڵێنی و درۆ دەلەسەی وڵاتانی ئەقلیمی و دەرودراوسە کرد کە پێشتر ینی دەیان نمونەمان هەیە کە دەوڵەتان بەڵێن بە کسەرانی کورد و بە شۆڕژگەڕانی کوورد دەدەن بەڵام لە نیوەی ڕێیا پشتداڵەکەن. باشترین نمونە و زیندوترین و کۆڵێن نزیکترین نمونەش ڕێکەوتنامەی جەزایرە پشتکردنی شای ئێران لە مەلا مستەفای بەرزانی و لە شۆڕشەکەی. بۆچی هەمیشە شۆڕشەکانی کورد کوشتەی دەستی ئەم جۆرە لە سیاست و بێبەڵێنی دەوڵەتان یان بۆچی لە ماوەی ئەم 11 مانگە یا 4 ساڵەکەی ئۆتۆنۆمی کوردستانە مەلا مستەفای بەرزانی و قازی محەممەد نەیانتوانیوە پێگەیەکی بەهێستریان بۆونە دەواازەیەکی تر کڵاوڕۆژنەیەکی تر بەرەو ڕووی ئاسۆی کورد و مافی چارنووسی خۆیدا بکەنەوە. ئەگەر جارێ مەسلەی ڕوخانی هۆکارەکانی ڕوخانی کۆماری کوردستان بە هەند وەربگرین کە تایبەتە بە ساڵیادی شەیدکردنی پێشاو قازی محەممەد طبعاً بۆ خۆتان نەزان جەنگی جیهانی دووهەم کە بەرپا بوو ئەڵمانیای سەردەمی هیتلەر و نازیەت لە بەرامبەر هاوپەیمانەکان کە سۆڤێت و بەریتانیا و ئەمریکا و فەڕەنسا ئەوانە بوون تێکشکا و کاتی خۆی کە ئەڵمانیا ئێرانی داگیر کرده بوو سۆڤێت و بەریتانیا ڕێکەوتن پێشتر کە لە ساڵی 1970 ڕێکەوتون کە بەشی باکوورەکەی بۆ سۆڤێت بێ بەشی باشوورەکەی بۆ بەریتانیا بێ و لە ساڵی 1942 ڕێکەوتنامەیەکیان ئیمزا کرد کە چوونە ناوجەنگەکەوە کە پاش 6 مانگ لە کۆتاییاتنی جەنگ پێویستە سۆڤێت ئێران جێ بهێڵێ و کاتێکیش جەنگ وردە بەرەو کۆتایی ڕۆشت و مەترسی فکری مارکسیزم و شوعیەت کە سۆڤێت ئەو کاتە بایەخی پێدا جیهانی گرتەوە بە تایبەتی لە ئەوروپای ڕۆژهەڵات هاتە شەنەی سند بە تایبەتی هاتە تورکیا و مەسەلەی ئێران و جودی سۆڤێت و خۆشتان نەزانن لە بارودۆخی جەنگا دوو کۆمار هاتە ئارا و کۆماری کوردستان و کۆماری ئازەربایجان کە لەژێر چاودێری سۆڤێتا بوو. بۆیە ئێرانیەکان داوایان کرد لە سۆڤێتەکان بکشێنەوە بەڵام سۆڤێت نەکشایەوە. بۆیە ئێران پەنای بردەبەر بەریتانیا و پەنای بردەبەر ئەمریکا بە تایبەتی حکوومەتەکەی ئەحمەد خاوەن ساڵتەنا ئەگەر چی بڵێن یەک مانگ چووە مۆسکۆ داوای وتوێژی کرد بەڵام مۆسکۆ ڕازی نەبوو کە بکشێتەوە بەڵام
لە ژێرەوە ئێران ئیمتیازاتی نەوتیشیدا بە ئیمتیازاتی نەوتی ناوچەی باکووریدا بە سۆڤێت بۆ ماوەی چەند ساڵێک و لەم لاشەوە کەوتە مانۆڕی سیاسی و دیبلۆماسی لەگەڵ بەریتانیا و ئەمریکا بۆیە بەریتانیا و ئەمریکا هاوپەیمانەکان ویستیان دۆسیەی نەکشانەی هێزەکانی سۆڤێت ببنە نەتەوەگرتوەکان و بڵین ئەو کاتە دامەزراوی نێودەوڵەتی بۆیە سۆڤێت لە ژێر فشاری ئەواندا ناچار بوو کە لە ژێریشەوە ئیمتیازاتی نەوتی وەرگرت بوو ناچار بوو کە لە داوای کرد کە لە ماوەی دۆسیەکە لە ئەنجومەنی ئاسایش بڵین نەجوڵێن لە نەتەوەگرتوەکان ئەمان لە ماوەی 6 هەفتەدا خاکی ئێران جێدەهێڵن بۆیە بەشێکی هۆکارەکەی ئەوەیە کە کێشەی کوردی لە کۆنەوە تاوەکو ئێستا کەوتوتە نێوان بەرداشتی وڵاتە جلهێزەکان سەرباری ئەوەی کە کورد خۆی ناکۆک بوو لە ناوخۆیە بەڵام هەمیشە بەرژەوەندیە باڵەکانی نەتەوەکان لە پێش بەرژەوەندیەکان بوو بۆیە لە ڕێکەوتنامەکان لە وتوێژ و ڕێکەوتنامەکانی یاڵتا بۆ دزدام و کۆمەڵێک ڕێکەوتنامی تردا هیچێک لە وڵاتە جلهێزەکانی بەری هاوپەیمانان کێشەی کوردیان بە هەند وەرنەگرت و لە چوارچێوەی کێشەی گشتی ئێراندا سەیران دەکرد و پێیان وابوو کێشەی کورد کێشەیەکی ناوخۆیە لە ئێراندا کێشەی میلەتێکی ژێردەسە نییە کێشەی میلەتێک نییە کە ڕوبەڕووی سیاسەتی بە فارسکردن و توانەوە بۆتەوە لە سەردەمی ڕەزاشادا دواتریش کەم محەممەد ڕەزاشا هاتە سەر حکم ئەم سیاسەتە بەردەوام بوو بۆیە ئەوان ئێرانیان بەلاوە گرنگتر بوو لەوەی کە دیفاع لە بەرگری لە کێشەی ڕەوای کورد بکەن ئەمە هۆکارێکی سەرەکی بووە لە شکستپێنانی کۆمارەکەی قازی محەممەدا کە سۆڤێت کشایەوە دەسەڵاتی ناوەندی بە پشتیوانی وڵاتانی هاوپەیمانان کە دەعمی معنەوی ئێرانیان کرد پەلاماری کۆماری ئازەربایجانیدا و دواتریش کۆماری کوردستانی ڕوخاند. زۆر باشە دکتۆر جەنابەت باس لەوە کە سۆڤێت لەو سەردەما لە لووتکەی شوێعیەت و بڵاوکردنەوەی مارکسیەتدا بوو لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زۆر جار باز لەوە دەکرێت کە سەرانی کورد بە تایبەت عەمامە بەسەر و شێخ و زانە ئاینیەکان کە پێشڕەوی شۆڕشی کوردیان کردووە ئەمانە بوونەتە لەمپەر و ڕێگر لەوەی کە دەوڵەتان مافەکان بە کورد بدەن نمونەی شێخ مەحموودی حەفید دەیەنەوە نمونەی قازی محەممەد و شێخ سعیدی پیران و مەلا مستەفای بەرزانی و شێخ عوبەیدوڵای نەهریانەوە ئایا بوونی زانایان و شێخانێکی تەریقەت لە پێشڕەوایەتی شۆڕشەکانی کووردە گورز و بەرەو دواوەچوونیان بە شۆڕشەکە داوە یا گەورەی و کاریگەریان بە شۆڕشەکە بەخشیوە خۆی بەداخەوە ئەو تێڕوانێکی ئەخلاقیە ینی لە ڕووی شیکردنەوەی مێژی و زانستیەوە لەبەرەوەی حکومدان نییە تۆ شی دەکەیتەوە بە پێچوانەشەوە ینی ئەمە ئەمانگەڕێتەوە بۆ بابەتێکی گرنگتر کە من لە وەڵامی پرسیاریەکەمە پەیوەندی نێوان ئاین و نەتەوە ئاین و ناسیۆنالیزم چییە ینی ئەم بەداخەوە ینی لەسەر لە هەردوو ئاراستەکە ینی حکومدانێکی ئەخلاقی هەیە ئێمە پێویستمان بەوە هەیە ئەنی ڕووداوەکان لە چوارچێوەی خۆیان ببینین لە چوارچێوەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی فەرهەنگی سەردەمی خۆیدا ببینین یعنی هاتن ناوی پیاوانی ئاینی ئەسڵەن سەردەمی شێخ مەحموود ڕاستە هەندێک شت هەیە پرسیارەکە ڕەنگە لە سەردەمی شێخ مەحموود بەم شێوە زانستر بێ بیکەین بڵین بۆچی ئینگلیزەکان پێش عێراق حکومەت یەکەمیان بۆ شێخ مەحموود دامەزران لە 1970 تا 90 چەند ساڵێک 1920 پێش عێراق ڕەنگە تۆ پرسیارەکە ئەمە پرسیارێکی زانستی تر بێت تۆ بە دوایە بچی لە ڕوانگەی زانستی شۆ جوابێتەوە نەک لە ڕوانگەی ئایدۆلۆژی کە شێخ مەحموود لەبەرەی پیاوێکی ئاینی بۆ بڵێ شێخ مەحموود هۆکارە بووە ڕاستە باز لەوە دەکرێت کە گروپی جلخوارەکان کە خزمانی شێخ مەحموود بوون و پیاوە ئاینەکانی دەوروبەری و تەسیراتیان لەسەر بڕیارەکانی لە هەندێک قۆناغدا هەبووە باز دەکرێت بەڵام ئەم مانای ئەوە نییە کە تۆ حکمی ڕەها بدەیت دڵی پیاوانی ئاینی لەبەری ڕابڕایەتی شۆڕشەکانیان کردووە و بەریتانیا و ئینگلیز و ئەمریکا ئەوانش مەسەلەن ئەمانەش وڵاتێکی ئەوروپی و دیموکراسی و سێکۆلار ئەوە بوون مافیانەدا و بە پێچوانەوە بابەتەکە پەیوەندی بە بەرژەوەندیەوە هەیە پەیوەندی بە بەرژەوەندی وڵاتانی جلێزەوە هەیە ڕاستە ڕەنگە هەندێک شتەیە ئەگەر بکرێت ڕەنگە پێویستی بە کاتی زیاتر هەبێ وەکوتم سەردەمی شێخ مەحموود و باسیش لەوە دەکرێت هەندێک توێژەری مێژووی باز لەوە دەکەن دەڵێن ئینگلیز خۆی هەر بە ئەنقەس بڵێن نەویستووە یەکەم وشەی حکومداری بۆ شێخ مەحموود بەکارهێناوە کە وشەی حکومدار لە زانستی قاموس فەرەنگی سیاسیدا هیچ جۆرە مانایەکی تری نییە وەکو مەسلەی قایمقام یا مەسلەی پارێزگار یا مەسلەی پاشا و هەندێکی تر لە گرفتەکانیش مەسلەی سنووری دەسەڵاتێکی شێخ مەحموود ئێمە ئینگلیز پێی وابوو کە پێویستە شێخ مەحموود تەنها حاکمی سلێمانی بێ نەک هەموو باشووری کوردستان هەر بۆیە کێشەی لە دەوروبەری هەمەوەندەکان لە منتیقەی کەرکووک و جافەکانیش لە هەڵەبجە بۆ شێخ مەحموود دروست کرد و کردنی بەگژی یەکتریدا ئەمە پەیوەندی بەوە بە ڕووداوەکانی سەردەمی خۆی پەیوەندی بۆ هۆکارە سیاسی و ئابووری کۆمەڵای پەیوەندی بە بەرژەوەندی وڵاتانی جلێزوێ پەیوەندی بەوە نییە کە قازی محەممەد و شێخ مەحموود شێخ عەبدوڵای نەهری پیاوانی ئاین بە پێچاوانەوە ئێمە پێویستە بۆ چوونە ڕاست بکەینەوە ئاین ناسنامەی نەتەوە و دەوڵەتی نەتەوایەتێک کە ئێمە بمانێت دروستی بکەین ئاین بەشێکی دانەبڕاوە لە نەتەوە هەم پێویستە
ئەوەی کە بیرروبچوونی ئاینی و ئیسلامی هەیە پێی وابێت نەتەوە جێگای خزمەتکردن و بایەخپێدان و بەرەو پێشچوونە هەم ئەوەشی کە بیرروبچوون نەتەوەی پێویستە شانازی بۆکە کە ئیسلام ئاینی نەتەوەکەیە و پێویستە ئێمە کوردستانێکی گەورەش دامەزرێن دەوڵەتێکی کوردی قوارێکی کوردی پێویستە ئاینەکەی ئاینی ئیسلام بێ بە ڕێزگرتن لە ئاینەکانی تر و بەڕێزگرتن لە کەمینەکانی ترکە لە کوردستانە لەو چوارچەوەیە دەژین بۆیە ئەم بۆچوونانە بۆچوونێکی زانستی نین ئێمە بەداخەوە لە کایی ئەکادیمی کوردی لە کایی ڕۆشنبیری و فەرهەنگی و زانستی کوردیدا نەمانتوانی وەک پێویست لێکۆڵینەوە لە پەیوەندی نێوان ئاین و نەتەوە بکەین لە پەیوەندی نێوان ئاین و ناسیۆنالیزم بکەین ئاین چ بایەخێکی هەیە لە بنیادنانی نەتەوە لە بنیادنانی قوارەی نەتەوەی نەتەوە تا چەند دەتوانێت یارمەتیدەری ئاین بێ لە ڕێگەی گەیاندنی پەیامەکانەوە ئێمە بەداخەوە تا ئێستا دوو بۆچوونی ئایدۆلۆجی پەرگیرمان هەیە کەمە وای کردووە ئەم دووبەرەیە لێک دوورکەوتنەوە بۆیە ئاین و نەتەوە تەواوکەری یەکترین هەر پێویستشە بەو تێڕوانینە ئێمە تەماشای هەردووچان زۆر باشە دکتۆر قازی محەممەد چمڵۆیەکی خستە سەر خەرمانی بەرهەم و دەستکەوت و بەدەزاتەوەکانی کوردەوە یا قازی محەممەد توانیت چه دەستکەوت و مافێک بۆ کورد بپسڕێنێ لە ڕاستی هەر ڕاگەیاندنی کۆماری کوردستان بۆ خۆی دەستکەوتێکی گەورەیە لە مێژووی جوڵانی ڕۆزگاری خوازی کورد لە قۆناغی مێژووی هاوچەرخدا و دامەزراندنی تقریبان 10 تا 11 وەزارەت ئەمە بۆ خۆی بابەتێکی گرنگە لە لێکدانەوەی عەقڵێتی حکومڕانی کوردی و هەروەها بایەخدان بە پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ وڵاتانی زلهێز ئاماژەیە بە گەشەکردنی عەقڵی پەیوەندی دیبلۆماسی کوردی لەو قۆناغە ئەگەرچی بەداخەوە بڵین پێشاتەکان بەو شێوە نەکەوتنەوە و بۆ هۆی ڕوخانی کۆمارەکە بەڵام قازی محەممەد جێگای شانازیە بۆ تەواوی گەلی کورد و جێگای ئەوەش ئێمە زیاتر بتوانین لێکۆڵینەوەی زانستی ئەنجام دەین لەسەری و توێژینەوەی زانستی و لەو ڕێگەوە بتوانین بگەین بە هۆکارەکانی دامەزراندنی کۆماری کوردستان لای قازی محەممەد هۆکارەکانی بایەخدان بە دام و دەستگا حکومیەکانی کۆمارەکە هۆکارەکانیش کسبێنان و کەوتنی کۆمارەکەش زۆر باشە لە ڕووی فەرهەنگی و کەلتوری و ڕۆشنبیریەوە کۆماری کوردستان و قازی محەممەد چه خزمەتێکیان بە فەرهەنگ و کەلتور و ڕۆشنبیر و سەقافەتی کورد کرد بۆ خۆتان نەزان کە وەختێک کۆمار دامەزرا قازی محەممەد فەرمانی کرد کە خوێندن بە زمانی کوردی بێ ڕۆژنامە دەرکرا بایەخ بە ئافرەتان درا بایەخ بە مناڵان درا بایەخ بە خوێندنی ئاینی درا بایەخ بە کاروباری داد و دادپەروەری و دادگاکان درا بایەخ بە کەرتی کشت و کاڵ درا بایەخ بە بواری فەرهەنگی ڕۆشنبیری درا بایەخ بە زمان درا و بایەخ بە مێژوو درا هەموو ئەوانە کۆمەڵشتی گرنگ بوون ڕاستە تەمەنی کۆمارەکە تەمەنێکی کورد بوو بەڵام ئیحساسی نەتەوەیی قازی محەممەد ئیحساسی بایەخدان بە فەرهەنگ و کولتور و ڕۆشنبیری کوردی ئیحساسێکی گەورە بوو ئەگەر تەمەن ڕێگەی بدایە ڕەنگە ئەو کۆمارە بیتوانایە کاری گرنگتر لە بواری فەرهەنگ و لە بواری ڕۆشنبیری بکە کامانە بوون باسمان لە هۆکارەکانی ڕوخانی کۆمارەکە کرد بەڵام کامانە بوون خاڵە لە ئاوازەکانی هەم کۆمار هەم کەسایەتی قازی محەممەد ئایا قازی محەممەد خاڵی لاوازی هەبوو کەوا دەکرا بەو شێوەیە نەبێت لە پێناو بەردەوامبوونی کۆمارەکە لە ڕاستیدا قازی محەممەدیش مرۆڤ وەکوەری هەر مرۆڤێکی تر و بۆ خۆشتان ئەزانن یعنی ئێمە وەکوتمان هەموو ڕووداوێکی مێژووی دەبێت لە چوارچێوە مێژووەکەی خۆیدا لەو قۆناغە مێژویات لێکدانەوە بکەین نەک بە ئێستا بەڵام یەکێک لەو خاڵانە ئەوەیە کە سەرباریەوەی بەشێک لە هۆز و ناوچە کوردەکانی منتیقی مکوریان و ڕۆژهەڵاتی کوردستان نەچوونە ژێر ڕکێفی کۆمارەکەەوە کۆمارەکەش کەمتەرخە بوو لە ڕێگەی زیاتر وتوێشکردن لەگەڵیانە و زیاتر هەوڵدان بۆ ئەوەی کە بتوانن بەشێکی زۆر لە هۆزە کوردیەکان بێنە چوارچەوەی کۆمارەکە بووی لە کاتی پەلامەردانی ڕژێمی شاهنشاهی ئێران بتوان بەرگری لە کۆمارەکە بکەن و یاخود و ئێمە دەزانین ئاماژەم پێداکە لە ساسی خاکی ڕۆژهەڵاتی کوردستان لەژێر دەستی کۆمارەکە بووە لە کاتێکا لە سا هەفتای دەیان شوێنی تر و ناوچی گرنگتر هەبووە و بەشێکی تر لە کەموکورتیەکان تەنها پشتبەستنی کۆماری کوردستان و بە سۆڤێت و هەڵچنینی هیوا ئومێد بوو لەسەر سۆڤێتیش بۆ خۆتان نەزانن بە هەڕەشەی وڵاتانی هاوپەیمانان و ئەمریکا و بەریتانیا ئەوانە بەهۆی هاتنە ئارایی مەسلەی تر وردە و سەرەتەکانی جەنگی سارد و مەترسی کۆمۆنیزم لەسەر ئەوروپای ڕۆژئاوا و لەسەر وڵاتە هاوپەیمانەکانی لە ناوچەکە ئەمە وای کرد کە ینی کە وەختی سۆڤێت کشایەوە هیچ جۆرە پشتگیریەکی نەکرد بە پێچەوانەوە ڕازی بوو لە بەرامبەر ئیمتیازاتی نەوتدا دەستبەرداری پشتیوانی کۆماری ئازەربایجان و کۆماری کوردستان بێ بۆیە دەکرا مەسەلەن لە ڕێگەی پەیوەندی بەستن لەگەڵ ئینگلیز یاخود پشتیوانیکردن یاخود پشتبەستن بە هۆزە کوردیەکانی تر بتوانرێت بەڵام بۆ خۆتان ئەزانن باز لەوە دەکرێت نات تاوەکو ئێستا وەکو بەڵگەنامە وەکو سەرچاوی مێژووی نەسەلمەندرا بەڵام بیرروڕایەکەیە کە دەڵێ ئەمریکا هەڕەشەی
لێدانی سۆڤێتی کردووە بە بۆمبی ئەتۆمی ئەگەر هاتوو لە ئێران نەکشێتەوە لەبەرەوەی تورکیا ئێرانی ژۆک و تورکیا کە بنکەیەکی هاوپەیمانی ئەمریکا هاوپەیمانان بوو کەوتووە بەر مەترسی بڵاوبوونەوەی بیری کۆمۆنیزم و پاشەکشەی سۆڤێت لە کۆماری ئازەربایجان و لە پشگیریکردنی کۆماری ئازەربایجان و کۆماری کوردستان لە مەهاباد و کشانەوە لە ئێران مێژونوسان بە یەکەم شکستی سۆڤێتی دەزانن لە دەستپێکی جەنگی ساردا پاش کۆتایەتنی جەنگی جیهانی دووە. زۆر باشە. دکتۆر نەدەتوانرا یام ڕێگە چارە و میکانیزمان نەبوو لە پێناو هەرز نهێنا و نەڕوخانی کۆمارەکە یا کامانە بوون ئەو ڕێگە چارە و میکانیزمانەی کە ئەگەر بگیرانایەتە بەر پێدەچوو کۆماری کوردستان چەند ساڵێکی تر چەمانگێکی تر تەمەنی هەبووە و تووشی ئەو هەرس و داڕمان نەبووە. و ئێمە نەئەتوانین بڵین ڕووداوە مێژوویەکان بە پێوەری ئێستا لێک بدەینەوە بڵین پێشنیاد و ڕاستپاردی بە بکەین نەهی ئێستش بە مێژوو دەتوانین بەڵکو دەتوانین سوودی لێروگرین. من ئاماژەم بۆدا کە تەنها پشتبەستنی پێشەوە قازی محەممەد و کۆماری کوردستان بە سۆڤێت بەس نەبوو و ئەوەش هۆکارێک بوو کە سۆڤێت کشایەوە کۆمارەکەش نەیتوانی خۆی بگرێت لە بەرامبەر پەلامەردانی ڕژێمی شاهنشای ئێران سەرباری نابەرامبەری هێز و چەک و تەقەمەنی. بەڵام وەگوتم یعنی بەشێکی زۆر لە هۆزە کوردەکانیش بەشێکی زۆر لە دەربەگەکان دژی کۆمارەکە بوون لەبەرەوەی لە گەشەکردنی پێشەوە قازی محەممەدەوە ئەو دژی چەسانەوەی جوتیارەکان و چینی ڕەش و ڕوتەکان و لایەن دەرەبەگ و خاوەن مڵک و زەویزارەکانەوە و بەشێکی زۆر لەو مڵک و خاوەن زەویزارانش هۆکار بوون بۆ ئەوەی کە وەختە کۆمارەکە ڕوبەڕی هێرش پەلامارد و ئامادە نەبوون پشتیوانی لێ بکەن. ئێمە ڕەنگە تۆزێ قورس بێ ئێستا بتوانین بڵین قازی محەممەد چی بکردای و چی نەکردایە بەڵام هێندە هەیە ئێمە ئەتوانین ڕووداوەکان شی بکەینەوە هۆکارەکان شی بکەینەوە کە بڵین لە سەدا سیخاچی ڕۆژەڵاتی کوردستان لە ژێردەسی کۆماری کوردستان و پێشەوە قازی محەممەدا بوو ئەمە بەس نەبوو بۆ ئەوەی کە کۆمارەکە لە چرکە ساتی پەلامەردانی لەلایەن ڕژێمی شاهنشای ئێران بتوانێت بەرگری مقاومەت بکە یاخود تەنها پشتبەستنی بە پەیوەندی لەگەڵ سۆڤێت و پشتبەستنی بۆ کۆماری ئازەربایجانیش کە بەداخەوە ئەوان وەختی کۆماری ئازەربایجان دامەزرا ینی جۆرێک لە تێڕوانی نەیاریان هەبوو بۆ کۆماری کوردستانیش بەهۆی هەندێک جۆرێک لە هەڵانی سۆڤێتەکانەوە بۆیە ئێمە دەتوانین ئەمانەشی بکەینەوە ڕەنگە نەتوانین کۆمار لە ڕووی سەربازیەوە لە چه ئاستێکدا بوو ئایا بۆونە وەستانەوە بەرەو ڕووی لە نێو یام دروستکردنی کۆمار لە نێو جەرگەی وڵاتێکدا کە ئێران حکمیەکە دەیتوانی خۆی ڕابگریان بۆونە چەک و ئەسلحەی کۆمار لە واستەیە بوو کە بەرەو ڕووی ئێران بوەستێتەوە نەخێر خۆی بەشێک لە هۆکارەکان لە ڕووی سەربازی و چەکداریەوە نابەرامبەری هەم لە ڕووی ژمارە هێزەوە لە ژێرزی سوپای کۆماری کوردستان و سوپای ئێران و هەروەها لە ڕووی نەوعێتی چەکەکانیشەوە بۆ خۆتان نەزان ئێران دەوڵەتێکی گەورە بوو و کۆماری کوردستان کۆمارێکی ساوا و تازە بوو ئەمی دەمانیان زەمان بوو دامەزرا بوو و هەر ئەو سوپایەش ڕاستە سوپایەکی شەڕکرد مەڵان سوپایەکی ڕاهێنراوی جەنگی بەرەیی نەبوون جەنگی پارتیزانی بوون بەشێکی زۆری پێشمەرگەکانی کۆماری کوردستان ئەمانە هەمی هۆکار بوون کە لە ڕۆ سەربازیەکەشەوە نابەرامبەری و ناهاوتایی لە هەموو لەسەر هەموو ئاستەکان هۆکارێک بوو بۆی کۆماری کوردستان نەتوانێت بەرامبەر هێرش و پەلاماری ئێران خۆی ڕابگرێت. دکتۆر شەهیدبوونی پێشەوە قازی محەممەد چه گرنگی و ڕەونەق و بایەخێکیدا بە شۆڕشەکەی و بە مێژوو بە ئەزمونونەکەی خۆی بێگومان ئێمە باسمان کرد وتمان جێنێشتنی خەڵکی کۆماری کوردستان و شاری مەهاباد لەلایەن پێشەوە قازی محەممەدەوە گەورەترین سەربەرزی و شانازی بۆ قازی محەممەد ئامادەبوون و شەهیدبوون و گیان بەختکردنی لە پێناوی خاک و میلەتەکەیدا ئەمە یعنی پەیامێکی گرنگ بوو کە پێویستە هەموو ئینسانێکی کورد بە تەقدیرەوە لێ بڕوانێ لەبەرەوەی پێشەوە قازی محەممەد ئەیتوانی هەڵبێ و ئەیتوانی خەڵکەکەی جێبێ هەڵێ بەڵام پێشەوە قازی محەممەد نەک خەڵکەکەی جێنێش بەڵکو ئامادە بوو لە ناویانە بمرێ و وەسیەتەکەشی بەڕاستی جێگای ئەوەیە بە ئاوی ئاڵتونۆک دەوترێ بنووسرێتەوە لەبەرەوەی کە من ئەو سەرکردە مێژویانەی کە میلەتەکەی خۆیان جێدەهێڵن و کە من ئەو سەرکردە مێژویانەی کورد کە لە پێناوی ڕزگاری نەتەوەکەیاندا و لە پێناوی ئازادی میلەتەکاندا گیانی خۆیان بەخت دەکەن و قازی محەممەد سەربەرزانە خەباتی کرد و ژیا و سەربەرزانەش مرد و شەهید بوو. باس لەوە دەکرێت ئەگەر قازی محەممەد هەڵبەهاتایە حکوومەت بەرامبەر بە خەڵکی ڕۆژ و ڕوود کوشتارێکی زۆریە کرد. قازی لە شوێن کاپی پێم وایە دەڵێ من بە خوێنی خۆم ئەو بۆ ئاگراکەم کە حکوومەت بۆ خەڵکی ڕۆژ و ڕوت و کورد زمانی وەکۆڵێت تاو پێسەندووە.
قازی محەممەد ویستی بەمانەوە و بە شەهیدبوونی ئەوە کۆڵێ ئەم ببێتە لەمپەر و ڕێگرێ لە بەردەم کوشتاری حکومت بەرامبەر بە خەڵکی کوردستان. بێگومانەوەش بۆ چوون و لێکدانەوەیە کە لەبەرەوەی بۆ خۆتان نەزانە ئەو ڕژەمانەی کە خاکی کوردستانیان داگیر کردووە میلەتی کوردیان لە هەموو پارچەکانی کوردستان خستۆتە ژێر دەسەڵاتی خۆیانەوە بەی شێوەیەک بەزەیان بە میلەتی کوردان هاتۆ سیاسەتەکانی لە ناوبردن ئاوێتەکردن تواندنەوە ڕاگواستن بە عەرەبکردن بە بەعسیکردن بە فارسکردن بە تورکردن هەتاوەکو ئێستا بەردەوامی هەیە بەداخەوە بۆیە پێشەوە قازی محەممەد لەبەروی خۆی کۆماری ڕاگەیاندە بوو ئامادە بوو خۆی بە گیانی خۆی باجی خەباتی سربەخۆیی میلەتەکەی هەڵبگرێ و بێگومان ئەوەش بوو کە ئامادە نەبوو جێ بهێڵێ بۆ ئەوەی نەبادا ڕژێمی شاهنشایی ئێران بکوێتە گیانی میلەتی کورد و قەتڵ و عامێکی زیاتر بکە. دکتۆر بۆ ئەزمموی سیاسی و دەوڵەتداری ئێمە لە چوار پارچەی کوردستانە ئەزمونونەکەی قازی محەممەد کۆمارەکەی قازی محەممەد کارەکانی قازی محەممەد دەتوانین چه سوودێکی بۆ ئێمە هەبیان بۆونە ئێمە دەتوانین چه سوودێک لەو ئەزمونە لەو شۆڕشە لەو یان زەمانگی قازی محەممەد وەربگرین. خۆی هەر مێژوو بەگشتی جێگای پند لێ وەرگرتنە لە هەموو بیرو بۆچوونەکانی تریشەوە مەسلەی کۆمارەکەی قازی محەممەد کۆماری کوردستان پند و ئامۆژگاریە کە خەباتی نەتەوایەتی کورد لە هەموو پارچەکان تا ئەم ساتەوەختە خەباتێکی ڕەوایە خەباتە لە پێناوی مافی دەیان ژن و مناڵ و پیاوی بەتەمەن خەباتە لە پێناوی میلەتێکدا کە خوای گەورە خۆی دروستی کردووە خوای گەورە بە زمانی خۆی دروستی کردووە خاکی بۆ دەستەبەر کردووە مافی ئەوەی هەیە کە بژی مافی ئەوەیە قوارەیە بێ مافی ئەوەیە حکوومەتی خۆی هەبێ مافی ئەوەی هەیە بە زمانی خۆی بخوێنێ بە زمانی خۆی بدوێ بە زمانی خۆی بنووسێ و بتوانێت ممارەسەی ئاینەکانی خۆی بکە ئاینی خۆی بکە کە بە ئاینی سەرەکی ئاینی ئیسلامە بۆیە بەداخەوە لە هەموو شوێنەکان ئەم ئازادی کە لە سروشت لە خوای گەورە بە سروشتی پێبەخشیوە لە فیترەتەوە پێبەخشیوە بەداخەوە لە هەموو شوێنێک ئەم ئازادی لێسەندراوەتەوە خراوەتە ژێر داپڵۆسین و قەدەغەکردنی زمان قەدەغەکردنی ئاین قەدەغەکردنی خەباتە نەتەوایەتێک. دکتۆر چی لە وەسیەت و ڕاستپاردەکانی پێشەوە قازی محەممەد بکەین ئەو وەسیەتە جوانەی کە قازی بەجێ هێشتووە و ئەو ڕاستپاردانی کە هەیە بۆ میلەتەکەی و بۆ شوێنکەوتوانی خۆی چۆن ئێمە بیخوێنینەوە و چۆن سوودی لێ ببینین. لە ڕاستیدا پێشەوە قازی محەممەد کە وەختێک پەر لەوەی شەهیدی بکەن ئەو تە جوانانەی کە پێشکەشی کردووە مەسلەی بەرگریکردن لە خەباتی خۆی پەشیمان نەبوونەوە ملنەدان بۆ ئەوەی کە لە سێدارن نەدرێ تەنەزول نەکردن و شەهید بوون هەڵبژاردننی پلەی شەهید بوون یعنی بەڕاستی ئیحساسێکە ڕەنگە لە هەموو کەسەکان ناتوانرێت ئەوە دروست بکرێت ڕەنگە پێشەوە قازی محەممەد بیویستایەگەر لە سێدارن نەدرێ هەندێک تەنەزولات بکە لە مافی نەتەوایەتی لە ڕاگەیاندنی کۆمارەکەی لە خەباتکردن بۆ مافی ڕەوای میلەتەکەی ڕەنگە ڕژێمی شاهنشایی ئێران لێ ببردایە بەڵام پێشەوە قازی محەممەد لە ڕێگەی وەسیەتەکەیەوە دەیەوێت ئەوە بە ئێمە بڵێ کە بەختکردنی گیان جێگای شانازیە بۆ میلەت بۆ خاک بۆ نیشتیمان بۆ ئاین لەبەرەوە قازی محەممەد بە درێژایی تەمەنی شتێکی نەکرد بوو کە پێچەوانەی بیر و باوەڕی ئاینی بێ پێچەوانەی بیر و باوەڕی نەتەوەیی بێ پێچەوانەی خەباتی ڕزگاری خوارزی میلەتەکەی بێ بۆیە بەسەربەرزیەوە مرد و بەسەربەرزیشەوە ژیا و وەسیەتەکەشی بۆ ئەوەیە کە ئێمە بتوانین درێژە پێدەری ئەو ڕێگایە بین کە خەباتکردن بۆ ئەم میلەتە تەنها بە دروشم نابێ خەباتکردن بە کردارە بێ خەباتکردن بە بەخشینی گیانە بێ خەباتکردن بۆ نابێت تۆ داهاتی سەرهەوت و سامانی میلەتێک دەست بەسەرا بگری بەڵام خەڵکەکەی بێبەش بکەی دەست بەسەر نەوتی میلەتێکا بگری بەڵام خەڵک سوتەمەنی نەبێت دەست بەسەر پرۆژەی خزمەتگوزاریە بگری تۆ خۆت سوودمەند بی لێ بەڵام خەڵکی ڕەشوڕوود نەیبێت تۆ لە ناو خانوو وێلایبی خەڵک لە کرێچیا بێ بەڕاستی پێشەوە قازی محەممەد بە جلوبەرگەکەی خۆیەوە شەهید بوو بە جلوبەرگەی خۆیەوە ژیا بە جلوبەرگەی خۆیەوە مرد ئەمە وانەیە کە بۆ هەموو ئەو بەرپرسە سیاسیانەی کە ئێستا احترامان بوون بە فیرعون بەسەر میلەتەوە من بەڕاستی کاتیەوە هاتوو هەمویان بەسەربەرزی بچنەوە ناو مێژوو ئەگەر تاوەکو ئێستا دوورن لە میلەتەکەیان بەڕاستی کاتیەوە هاتوو بەسەربەرزی بچنەوە میلەتەکەیان مێژوو ڕەحم بە کەس ناکە مێژوو چۆن قازی محەممەدی بەس نەمری و گەوری هێشتۆتەوە کردەوەکانی قازی محەممەد وای کردو کە بە نەمی بمێنێتەوە بۆی هەموو ئینسانێکی سیاسی و سەرکردەیەک هەموو بەرپرسێک بە کردەوەکانی خۆی لە ناو مێژوە ئەمێنێتەوە ڕەنگە مێژونووسێکی دەربار هەبێ بیگەێنێتە بەرزی کاتەوە بەڵام مێژونووسی تریژەیە کە مێژوو بەگشتی لە چوارچێوە ئاسایی گشتەکەیدا ڕەحم بە کەس ناکە هیوادارم ئێمە وەگەم میلەتە بەرپرسەکانمان حیزبەکان حکوومەت زیاتر لە خەمی خەڵکا بن چیتر ئەم میلەتە بەرگەی ناڕەحەتی ناگرێت و سەردەمێکی زۆریشە لە ژێر سیاسەتی چەوساندنەوە و تا برسی و کوشتن و بڕیندایی تر کاتیەوە هاتوو بەڕاستی واز لە بەرژەوەندی شخصی حیزبیەکان بێن بەرژەوەندی میلەت یەکێتی نەتەوایەتی یەکگرتن دەرکەوت کە خۆمان نەبێ هیچ کەسێکی کە دڵسۆزی خۆمان نییە و دەرکەوت هیچ دەسەڵاتێکی بێگانە دڵسۆز نییە بۆ ئێمە و پێویستە ئێمە بە سۆز بین لە ناوێکتریا بەڕەحم بین
و کاتی هاتۆ ئیتر بەڕاستی پاش گۆڕانیان بارودۆخانەش ینی حکوومەت لا لەو خەڵکە بکات و لا لە ناوچەکان بکات و خزمەتی بکە بە خەڵکی خۆی بزانێ و ئیتر تەنها لە ئاسی دروشمدا مەسەلێنێتەوە کورد نەکرێتەوە بە کردار و بتوانێت گۆڕانکاری و چاکسازی لە سەرجەم دام و دەستگەکانە بکرێت لەبەر بۆ ئەوەی ئێمە ئایندێکی گەشتمان نەبێ وەکو هەموو میلەتانی دنیا باواتەکانی خۆمان بێ. زۆر باشە دکتۆر، لە ئێستادا کەسانێک هەن بە ناوی مێژوونووسینەوە دەیانەوێت گومان و وەکۆڵێ دوو دڵی بخەنە سەر خەرمانی ئەزمون و کار و ماندووبوونەکان یان خزمەتەکانی قازی محەممەد. ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە و بۆچی خەڵکانێک هەن دەیانەوێت گومان بخەنە سەر گەورەیی و شکۆ و خزمەتی قازی محەممەد؟ وی بوونی بۆ چوونی جیاواز و لەگدانێت جیاواز شتێکی ئاسایە لە لێکۆڵینەوەی زانستی و بەتایبەتی توێژینەوەی خۆناغ و ڕووداوە مێژوویەکان، بەڵام حکومدانی ئەخلاقی خراپە، ئیتیهامکردن و تۆمەتبارکردنی ناڕەوا خراپە و بە هیچ شێوەیەک لە لێکدانەوەی زانستدا حکمی ئەخلاقی نیە، ئەم شتە باشی خراپە. تۆ ئەو ڕووداوانە لە ڕێگەی کۆمەڵێک پێدراوە شی دەکەیتەوە، دوجار ئەوە جێ دەهێڵی بۆ خوێنەر یا بۆ بیسەر و بینەر کە ئایا ئەمە شتێکی باش بۆ یا خراپ بووە. بۆیە ئیشی مێژوونووس، ئیژی لێکۆڵەری مێژووی حکومدانی ئەخلاقینی ئەمە باش ئەمە خراپە، دەتوانانی تۆ شتەکان هەڵسەن بگەنی لەکوێ باشە باش تەقیمی بکەی، لەکوێشتا خراپە تۆ بیخیتە ڕوو. بێگومان خراپ و باشیش بەوە نابێت کە تۆ ئەمە ئیتیهامێکی بڵێ قازی محەممەد لەبەری پیاوێکی ئاینیە، فلان کەس لەبەری پیاوێکی چەپ و ئینە بڵێن فلان دەوڵەت پشتگیری لێ نەکردووە. ڕووداوی مێژووی لە چوارچێوەی هۆکارە سیاسی و ئابرووی کۆمەڵایەتی و بارودۆخەکەی خۆی داتۆشیکردنەوەی بۆ دەکەی. ئەوانە ڕەنگە بەشێکی پەیوەندی بە ململانی ئایدۆلۆجیە بێ، بەشێکی پەیوەندی بە بیرۆچوونی ئاینی و بەشێکی بیرۆچوونی بە پەیوەندی بە نەزعەی خێڵایەتی و مەسلەی ناوچەگەرێتی ئەوە هەبێ. زۆر باشە دکتۆر، کۆتا پرسیاری من ئەوەیە وەرچەرخانی ئەو حیزب و بازنە خەباتگێڕی قازی محەممەد لە خەباتێکی تا ڕادێت تێکەڵ بە ئاین و نەتەوە بەرەو حیزب و ئایدۆلۆژیایەکی چەپ و وەکۆڵێ کاریگەر بە مارکسیەت. ئەمە هۆکارەکەی چی بوو بەتایبەت ئەو حیزبەی قازی محەممەد کە وردە کە ئێستا گۆڕاوە بەرەو حیزبێکی مارکسی و چەپ؟ طبعاً یەکەم جار کۆمەڵە ژێکاو بۆ خۆتان ئەزانن لە مانگی ئەیلولی 1942 دامەزرا، دواتر لە 45 بوو بە حیزب پارتی دیموکراتی بڵێن کوردستانی ئێران. بۆ خۆتان ئەزان دوای کۆچی دوای پێشەوە قازی محەممەد کۆمەڵێک لەو خەباتگێڕانەی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان بوون بە میراتگیری ئەو پارتە سیاسیە، بەڵام بە هاتنە ئارای گۆڕانکاری تەسیراتی حیزبی توودە چەپەکان لە ئێران، ئەو بارودۆخانەی کە پێش شۆڕشی گەلانی ئێران لە 1970 هاتنە ئاراوە تەئیسراتێکی زۆری هەبوو، گەشەکردنی بیری کۆمۆنیزم لە تەواوی دنیا لە قۆناغە لە قۆناغی جەنگی سارد. بێگومان ڕۆژهەڵاتی کوردستان و پارتە سیاسەکانش بێبەش نەبوون، دروستبوونی کۆمەڵە و بوونی ململانیە و دووبەرێکی لە ناو ئەو پارتە سیاسی پارتی دیموکرات حیزبی دیموکراتی کوردستانی ئێران، ئەمان هەمی هۆکار بوون. پێدەچێت تۆقکردنەوەی ئایدۆلۆژیای ئیسلامیش بەتابەت لە 1970 بەرامبەر بە خەباتی کورد ئەوەش کاریگەری بێگومان ئەوانش کاریگەری هەبوو، بەڵام بۆ خۆی ینی وردە ئەو پارتە ژمارێکی زۆر بڵێن خەڵکی سیاسی کاری تێدا دەکرد، هەموو ئەوانە متەئسیر بوون بەشێکیان بە ئەفکاری حیزبی توودە و بە چەپ و سەرکەوتنی شۆڕشی کۆمۆنیزم و شوعیەت لە بەشێکی زۆر لە وڵاتانی جیهان و ناوچەکە. ئەمە وای کرد نەک لێ لە باشووری کوردستانیش کە بەشێکی زۆر پارتە سیاسیەکان لە دوای هەرسی 1975 کە دروست دەبن لەسەر بنەمایەکی چەپ دروست دەبن. یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی سۆسیالیست کە ئەوان هەمی دروست بوون بەشێکی زۆر چەپ بوون، یعنی هەموو بیرروبچوونی چەپیان هەبوو، هەتا دواتر بوو بە ڕێکخراوی مارکس لێنینی و کۆمەڵێکی تر. بۆیە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش لە ژێر ئەو بارودۆخا بوو دروست بوو و تاوەکو ئێستاش بۆ خۆتان نەزانن دەیان ڕێکخراوی تری لێ جیابوتەوە کە لە هەمووی لە منداڵدانی بڵین حیزب دیموکراتی کوردستانی ئێرانەوە دروست بوو. ڕاستە دکتۆرگیان لە بیرەوەری 72 ساڵی شەهیدکردنی پێشەوە قازی محەممەد ئەگەر جەنابەت سەرنجێک پەیامی قسەیەکت مابێ پێشکەشمانی بکەی و کۆتایی بە بەرنامەکەم دێن. سواز بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی پێیام و سواز بۆ ئێوەش. زۆر سپاس بە بەڕێز دکتۆر سەلام عەبدولکەریم مامۆستای زانکۆ و شارەزای مێژوو کە میوانی ئەمڕۆی بەرنامەکەم بووی. بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزیش جارێکی تر ڕێز و سڵاو ئەنێرین درود بۆ گیانی پاکی پێشەوای کوردان قازی محەممەد تا بە یەکگەشتنەوەی تر و لە بەرنامەی تری باسخواز بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم مەرشاد و سەرکەوتوو من خواتان لەگەڵ.